داعش لە کەرکووک دوو بیری نەوتی تەقاندەوە. ڕاوێژکاری سەربازی سەرۆکی هەرێم ڕایگەیاند ئەوانەی هێرشیان کردە سەر هەولێر هێشتا مەترسیان ماوە. سڵاوتان لێبێت و هەواڵی ڕۆژتان پێشکەش دەکەم. چەکدارانی داعش لە کەرکووک دوو بیری نەوتیان تەقاندەوە. سەرچاوەیەک لە پۆلیسی کەرکووک بە شارپرێسی ڕاگەیاند بەیانی ئەمڕۆ داعش دوو بیری نەوتی لە کێڵگەی خەبازە کە دەکەوێتە باشووری ڕۆژاوای کەرکووک تەقاندووەتەوە. سەرچاوەکەی پۆلیس سەرسوورمانی خۆی لەو کردەوەیە نیشاندا و باسی لەوە کرد لەو ناوچەی تەقینەوەکەی لێ ئەنجام درراوە. هێزێکی ئەجگار زۆری پۆلیس، حەشتی شعبی و پاسەوانی تایبەتی کۆمپانیای نەوتی باکوور هەیە. پێمانسەی لە داعش چۆن بە چ ڕێگایەک ئەو کاری کردووە. ئاماژەی بۆ ئەوەش کرد هەردوو بیرەکە بە بۆمبی چێندرا و تەقێنراونەتەوە. بەرهەمی هەردوو بیرەکە شۆژانە 20,000 بەرمیل نەوت بووە بۆ پێداویستی ناوخۆی سوودی لێوەرگیراوە. بەوتەی سەرچاوەکەی پۆلیسی کەرکووک لە ماوەی ئەم ساڵدا ئەمە چوارەم بیری نەوتە لە کەرکووک کە لەلایەن داعشەوە پەلامار دەدرێت و دەتەقێنرێتەوە. لە ماوەی 24 کاتژمێردا لە هەرێمی کوردستان 12 هاوڵاتی بەهۆی کۆرۆناوە گیانیان لەدەستداوە. بەپێی ئاماری وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە 24 کاتژمێری ڕابردوودا 5658 پشکنین بۆ هاوڵاتیان کراوە و لەو ژمارەیەش دەرکەوتووە 645 هاوڵاتی هەڵگری ڤایرۆسەکەن و 12 هاوڵاتیش گیانیان لەدەستداوە. 496 کەسی دیکەش نەخۆشیەکەیان تێپەڕاندووە. بەپێی ئامارەکانی تەندروستی عراقیش تاوەکو ئێستا زیاتر لە 37,000 کەس لە هەرێمی کوردستان ڤاکسینی کۆرۆنایان وەرگرتووە. لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا 3869 کەس بەهۆی ڤایرۆسەکەوە گیانیان لەدەستداوە. ڕاوێژکاری سەربازی سەرۆکی هەرێمی کوردستان ڕایگەیاند مەترسی ئەو هێزانەی هێرشیان کردە سەر هەولێر بەردەوامە. بابەکر زێباری ڕاوێژکاری سەربازی سەرۆکی هەرێم ئاماژە بۆ ئەوە دەکات ئەو هێزەی پەلاماری سەر هەولێری ئەنجام داوە ئیمکانیاتی زۆری هەبوو و پشگیریشیان دەکرێت بۆیە تا لە سنووری نێوان پێشمەرگە و سوپا دوور نەخرێنەوە مەترسی بەردەوام دەبێت. ڕاوێژکارەکەی سەرۆکی هەرێم ئاماژەی بۆ ئەوەش کردووە ئەو هێزەی هێرشەکەی کردووە توانای زۆری هەیە چونکە فڕۆکەیان ناردووە و تەقەمەنیان بەرداوەتەوە و لەو شوێنەی مەبەستیشیان بووە تەقیوەتەوە. ئەوەش لە کامێرەکان دەرکەوتووە بۆیە ئەوان چەکی باشیان هەیە و پشگیریشیان لێ دەکرێت. شەوی چوارشەمەی ڕابردوو جارێکی تر فڕۆکەخانەی هەولێر کرایە ئامانجی چەند موشکێک و دواتر حکوومەتی هەرێم ڕایگەیاند موشکەکان ئاراستەی کونسوڵخانەی ئەمریکا کراون. سیناتۆرێکی دیاری رووسیا کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ئەفغانستان بە دۆڕان و بەزین ناو دەبات. ئەلێکسی پۆشکۆف ئەندامی ژووری باڵای پەرلەمانی رووسیا ڕایگەیاندووە بڕیارەکەی جۆ بایدنی سەرۆکی ئەمریکا بۆ کشانەوەی سەربازانی وڵاتەکەی لە ئەفغانستان دوای ئەوە دێت کە ئەمریکاییەکان جەنگێکی 20 ساڵیان لەو وڵاتە دۆڕان. پۆشکۆف و تووشێتی دەبێت ئیمپراتۆریەتی ئەمریکی دان بە دۆڕاندنی خۆیدا بنێت. لە ئێستادا نزیکەی 10,000 سەربازی ناتۆ لە ئەفغانستاندان کە لەو ژمارەیە 3500 سەربازیان ئەمریکین. ڕۆژی 14 نیسانی ڕابردوو جۆ بایدن سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند لە سەرەتای مانگی ئایارەوە دەست دەکەن بە کشانەوەی هێزە سەربازەکانیان لە وڵاتی ئەفغانستان بە شێوەیەک تاوەکو 11 سێپتەمبەری ئەم ساڵ دوایین سەربازی وڵاتەکان لە ئەفغانستان دەکێشنەوە. هەواڵی ڕۆژم پێشکەشکردن هەر شاد بن خواتان لەگەڵ.